لێبێ زانیاری زیاترمان بەرێ کە واژۆ کۆ دەکرێتەوە بۆ پرۆژە یاسای قوربانیان لە هەڵەبجە. بەڵێ کامێرەکە بکەرەوە نازانم کامیانی بەڵێ نزار گوێبیستی منی؟ نزار گوێتە دەنگی منە؟ کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە هەستاوە بە ڕاگەاندنی پرۆژە یاسایەک بەڵێ بۆ ئەوەی کە قەرەبووی کە سوکاری شەهیدان و هەروەها بریندارانی چەکی کیمیایی بکرێتەوە لە ئەوەی کە تاوانێک کراوە بەرامبەر بە هەڵەبجە و هەروەها قوربانیانی تری هەرێمی کوردستان چاوانی ئەنفال بنیان کیمیاباران کرابن دیارم پرۆژە بۆ سەر تاسەری هەرێمی کوردستان و پرۆژەکەش خۆی لە کۆکردنەوەی واژۆ دەبینێ بۆ ئەوەی کە هەر کەسێک بێت واژۆ کۆ بکاتەوە و دواتریش بکرێت بە پرۆژە یاسایەک و بدرێت بە پەرلەمانی کوردستان. من بۆ قسەکردنی زیاتر مامۆستا هۆشمەند مراد وتەبێژی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجەم لایە مامۆستا سەڵاوت لێبێ عەزتن بێ گەربەی ئێرە باس لە وردەکاری ئەو پرۆژە یاسایە بکەی و ناوەڕۆکەکەی چییە؟ بەڵێ تەوان سڵاو بۆ ئێوە سڵاو بۆ بینەرانی بەڕێز. ئەم پرۆژە یاسایە دوای ئەوە نووسرایەوە لە ڕێی کۆمەڵی پارێزی دڵسۆزی کەیسەکەمانەوە کە هەستان بە تۆمارکردنی سکاڵاتژی ئەو کۆمپانیانەی کە کاتی خۆچەی کیمیان فرۆشتۆ بە ڕژێمەکەی سەدام تەبەن ئەمەش دوای بێهیوابوون لە قەرەبووکردنەوەی قوربانیانی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقەوە. هەست دەستمانایە ئەم پرۆژەی سکاڵات تۆمارکردن دژی ئەم کۆمپانیایانە ئەوەی ڕاستی بێ لە یاساکانی عێراق و هەرێمی کوردستانیشە شتێک نییە بە ناوی ئەوەی کە لە تاوانی نێودەوڵەتی قەرەبووکردنەوەی قوربانیانی تاوانی نێودەوڵەتی یان قەرەبووکردنەوەی قوربانیانی بواری جینۆساید لە کاتێکدا ئەم جینۆسایدە گەورەیە لە کوردستانە ڕوویاوە. ئێمە لە بەرەوپێشتوونی هەنگاوەکانمانە بۆمان دەرکەوت کە کۆمەڵێک یاسا لە هەرێمی کوردستانە ڕێگرە و کۆمەڵێک بۆشایی یاسایی گەورە لە یاساکانی هەرێمی کوردستان و عێراقا هەیە سەبارەت بە قەرەبووکردنەوەی قوربانیان لەلایەن ئەم کۆمپانیایانەوە. لە ڕێگەی کۆمەڵی پارێزەری دڵسۆزەوە ئێمە پرۆژە یاسایەکمان ئامادە کردووە لە ساڵی 2014ەوە بە دانیشتن لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمانە لەگەڵ لیجانە مەعنیەکانە لەگەڵ سەرۆکایەتیەکانی هەرێمی کوردستانیشە تا توێ مەسەلەمان کردو بۆ ئەوەی پەسەند بکرێ بەڵام بەداخەوە کۆمەڵی ڕێگری و لەمپەڕی بۆ دروست کراوە تا ئێستا نەتوانراوە پەسەند بکرێ بۆیە ئێمەش بە ناچاری هەستان بۆ دروستکردنی فشار دەستمان کرد بە واژوو کۆکردنەوە لەلایەن قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە بۆ ئەم پرۆژە یاسایە پەسەند بکرێت لەلایەن پەرلەمانی کوردستانەوە. وردەکاری ینی پرۆژەکە چی ینی لەکوێ و کوێ ئەکرێت وەروەها ئەوانەی کە سوکاریان ئەنفال کراوە یان هەر بە شەهیدی ینی کیمیابارانی هەڵەبجەن و ناوچەکانی تری هەرێمی کوردستان ئەوان چەتوان بەشدار من لەم پرۆژەیە و لەگەڵ ئەوەشدا تەنها ئەوانەی کە سوکاری شەهیدان ئەتوانن واژۆ بکەن یان کەسێکی تریش بەدەر لە ئەو شوێنانەی کە ینی لەو تاوانانەیە تاوانیان بەرامبەر بکراوە ئەتوان واژۆکان کۆ بکەنەوە و دواتر بکرێت بە پرۆژە یاسا و پێشکەشان بکرێت. بەڵێ تەبەنم پرۆژە یاسای تابن نییە بە کیمیابارانی هەڵەبجە پرۆژە یاسایە گشتگیرە هەموو تاوانێکی نێودەوڵەتی کە لە ڕابردووە کراوە لە ئێستا ئاکرێ و لە داهاتووش ئاکرێ بەرامبەر هەر تاکێکی کورد و ئەو تاوانش کە پێشتر کراوە بەرامبەر بە کوردستان چ بە ئەنفال و ڕاوە دوونان و ڕاگواستن و کیمیاباران و ئەمانە هەموو یەگرێتەوە لەبەرەوە هەر تاکێک لە کوردستانە ئەتوانێت بەشدار بێ و پاڵپشتیان پرۆژە یاسایە بکە بۆی سبەینێ و ئەم ڕۆژ سوودمەند بن لێی هەموو تاکێکی کورد سوودمەند بێ لێی. واژۆ کۆکردنەوەکە لە کێوە دەست پێ ئەکات و لەکوێ هاوڵاتیان ئەتوان واژۆ کۆکردنەوە؟ ئێمە ڕامانگەیاندووە واژوو کۆکردنەوەکە و 2 ڕۆژە دەستمان پێ کردووە نسبەیەکی باش واژوو کۆکراوەتەوە لە کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە هەر کەس بێ توانێت بێ لێرە واژوی خۆی بکات و هەر کەسێ هەر تەنسیقمان لەگەڵ تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە هەیە ئەوانی شاوکارمان بۆی واژوو کۆکردنەوە ئەمەکو هەنگاوی یەکەم هەنگاوی دۆمیش لەوانەیە بنکەی تردانین لە سنوورەکانی تری کوردستانە ئەگەر بەمە توانیمان فشار دروستکەین و لایەنی پەیوەندیدار بین لەسەر خەت بۆی پرۆژە یاساکە ڕێکاری خۆی وەگرێن باشە گەرنا ئێمە هەڵوێسی تر و ڕێکاری تری مەدەنیان ئەگرینە بەر. پێتان وایە کە جێ خۆیەگرێتەوە دەتوانێت کە کاریگەریکی باش دروست بکات و پرۆژە یاساکە ینی بە تەواوی لە پەرلەمانی کوردستان ڕێوشێنی پێویستی بۆ بکرێتەوە؟ بە دڵنیاییەوە ینی پەرلەمانی کوردستان ئەنواع وەشکال یاسا بۆ ئەنواع وەشکال مەبەست شتی زۆر لاوەکی یاسای بۆ دەرەکە گۆڕینی دەستەواژە و جگەرە کێشان و یاسای ئامێرەکانی پەیوەندی و ئەمانە یاسای دەرکردووە عجایب یعنی
چ عجب کە نەتوانێ بۆ کەیسێکی گەوری بەو شێوەیە کە چینێکی گەوری قوربانی دەری کوردستان ئیسفادەی لێ بکە نەتوانێ ئەمە خوێنەوەی بۆ بکات و پەسەندی بکە لەبەرەوە ئەبوو پێویست بەم فشارانە نەکا بەداخەوە بەڵام ئێمەم فشارانەکەن بە هیوای ئەوەی کە پرۆژه یاساکە ڕێکاری خۆی بگرێتە بەر. پێشتری چەمان ئەم فشارانەتانە کردووە بۆ ئەوەی کە ینی ئەو داوا کاریان ڕەوانی کە سوکاری شەهیدان ینی جێبەجێ بکرێ بوون نەجارێکی ترکە پرۆژه یاسادان دابێت بە پەرلەمانی کوردستان یان حکوومەت یان لایەنی پەیوەندیدار بۆ قەرەبووکردنەوەی کە سوکاری شەهیدان. ئەوەی ڕاستی بێ ئەوەی کە کردومانە تەنها سەردانی لایەنە پەیوەندیدارەکان بووە و گەنگەشەکردنیان بابەتە بووە و ڕوونکردنەوە بۆ بۆیان ئەوان بە کۆمەڵی پاساوی لاوەکی و بڵین پارادەیە نامەنتیقی ڕێگریان بۆم پرۆژە یاسایە دروست کردووە وەکو ڕێکارەکان تەنها ئەوە بووە مناقەشەیان لەگەڵ کراوە دانیشتنیان لەگەڵ کراوە پرۆژە یاسایەکە با بڵین لێکۆڵنەوەی لەبارەوە کراوە وەکو هەنگاوی مەدەنی و دروستکردنی فشار ئەمە یەکەم هەنگاوە ئەینین ئەگەرنا پێشتر تەنها مناقەشەکردن بۆ لەسەر بابەتەکە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان. باشە پرۆژەکە بۆ ئەوەیە کە حکوومەتی هەرێم یان حکوومەتی عێراق قەرەبوو بکاتەوە یان کێ قەرەبوو بکاتەوە؟ نه ئەم پرۆژە خۆی مەسەلەی قەرەبووکردنەوەی قوربانیان لایەن دەوڵەتی عێراقەوە ئەو بابەتێکی ترە ئەوە لە ساڵانی 2011 پەرلەمانی عێراق یاسای بۆ دەرکردووە حکوومەتی عێراقی مولزەم کردووە بەڵام نوێنەرانمان نەیانتوانی ئەم کەیسە بجوڵێن و لەبەرەوەی ئیسفادەی شەخسی و حیزبی بۆ خۆیان نەبووە تەنها خەڵکی فەقیر و هەژار لێ سوودمە نەبوو نەیانتوانی ئەم کەیسە بجوڵێنن ئەوەی کە ئێستا هەیە پرۆژە یاسایە تایبەتە بەو تاوانانەی کە لە ئاسی نێودەوڵەتیە بەرامبەر بە گەلی کوورد دەکرێن بەرامبەر بە کوردستان ئەکرێن بنمونە ئەوەی کە کیمیابارانی هەڵەبجە جگەل لە ڕژێمی سەدام کۆمەڵێک کۆمپانیاتیەوە گلاون چونکە سەدام بۆ خۆی نەیەتوانێم چەکە کۆکوژانە دروستکە ئیلا ئەبوو بە پاڵپشتێم کۆمپانیایان ئەم کۆمپانیانە ڕاستەوخۆ هاوکاری سەدام بوون چ بە پێدانی مەوادی کیمیایی و چ لە هاوکاریکردنی بۆ دروستکردنی ئەم هینایم بەڵگەی تەواومان لایە لە ڕێی پارێزەرەکانمان بەڵگەی تەواومان دەستخستووە کە ئەم کۆمپانیایانە لە سەداسەد تێوەگلاون و لە ئاسی نێودەوڵەتیشە ئەبێ مولزەم بکرێن بۆ ئەوی قەرەبووی قوربانیان بکەنەوە. زۆر سپاس بۆ مامۆستا هۆشمەند مراد و تێبێژی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە و زانیاریەکان بن لەسەر کۆکردنەوەی واژەوە بۆ ئەوی کە بکرێت بە پرۆژەیەک و پێشکەش بە پەرلەمانی کوردستان بکرێت.